جارێکی تر سڵاوتان لێبێ بەردەوامی لە پێشکەشکردنی ئەم بەرنامە تایبەتە لە شاری بەغداوە سەبارەت بە چارەسەرکردنی کێشەکانی کورد لە دیدی فراکسیۆنە کوردستانیەکانەوە. ئێستاش سەرۆکی فراکسیۆنی گۆڕانمان لەگەڵە کاک شۆڕش حاجی. سڵاوت لێبێ کاک شۆڕش سەرەتا لە ماوەی ئێوە کە ئەوە تا لێرەن لە پەرلەمانی عێراقی چیتان کردو بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لە بەغدا؟ ئەوەی ڕاستی بە خۆ دەزانانی ئەنی ماوەیەکی کورتە ئێمە لە بەغداین و ماوەیەکی زۆریش ئەنجومەنی نوێنەران دانەنیشتە بوو، بەڵام لەوەتی دانیشتووە ئێمە هەر وەک چۆن بەڵێنمان بە دەنگدەرەکانی خۆماندا و بە خەڵکی کوردستاندا کە ئێمە لە بەغدا داکۆچیکەری سەرەکیە بین لەسەر داخوازیەکانی خەڵکی کوردستان و ئەوەی کە جێگای داخە ئەوەیە کە لەو ئیتیفاقی نێوان هەرسێ لە کوتلە گەورەکەی ناو پەرلەمان کە بریتیە لە هاوپەیمانی نیشتیمانی و هاوپەیمانی کوردستانی یاخود بڵێن فراکسیۆنی کوتلە کوردستانیەکان و دەوڵەتی بڵێن قایمە العراقیە هەندێک لەوێ داخوازیەکانی خەڵکی کوردستانی تێدا دیاری کراوە کە ئێمە ژەو کاتە لە ناوی ئیتلافی فراکسیۆنە کوردستانیەکان بوو لە داڕشتنی و داخوازیانی خەڵکی کوردستان، بەڵام ئەوەی جێگای داخە لەو داخوازیانی خەڵکی کوردستان یاخود بڵێن لەو ئیتیفاقی کە دەبوایە کورد لەگەڵ لایەنە عراقیەکان بیکا بۆ پێکهێنانی دەوڵەتی عێراق حکوومەتی عێراق شتێکی ئەوتۆ لەو ئیتیفاقیە جێبەجێ نەکراوە بەدەر لە هەندێ لە پلە و پۆستەکانی ناو حکوومەت و پۆستەکانی ناو حکوومەتی عراقی، بەڵام لەوەتی ئێمە لە ناو ئەنجومەنی نوێنەرانین دەتوانم بڵێن بە شانازیەوە لە هەر شوێنێک لە هەر بوارێک کە پێویستی کرد بێ بۆ داکۆچیکردن لە داخوازیەکانی خەڵکی کوردستان ئێمە نەک درێغیمان نەکردەوە بەڵکو پێشڕەویش بووی لەو مەسەلەیە. ئەگەر ئیجازە بفەرمووی من هەندێک لە نمونەکان بۆ باز دەکەم ئەگەرچی بەداخەوە ئێمە یەکەم جارە من باسی دەستکەوتەکان یاخود بڵێن کار و کردەوەکانی ئێمە ناو ئەنجومەنی نوێنەران بکەین، بەڵام بەداخەوە هەندێک چاواشەکاری کراوە لە مەرکارەکانی ئێمە و ئێمە یان وانیم و ناکێشاوە لە کوردستان کە گوایە ئێمە فراکسیۆنی گۆڕان ریزەکانی کوردمان لە بەغدا گوایە تێکدابێ یاخود خەڵکی کوردستانمان ناشێت باشە دوایی باسیەکەین، بەڵام ئەوەی کە بیڵێ مەسەوانی کە جێگای شانازی بۆ ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان وێرای ئەوەی کە بە ژمارە هەشت کەسین، بەڵام قورساییەکەمان وا قورساییەکی وامان دروست کردو کە توانیمان ئەمانەی خوارەوە بکەین. هەر بۆ نمونە بڕیاردان لەسەر ئەوەی کە دەبێ بە زمانی کوردی لە ناو پەرلەمانی عێراق قسە بکەین و متەرجیم بێت ئەگەرچی ئەمە لە دەستور هاتەوە 4 ساڵی ڕابردوو دەبوایە بکرابایە نەکرا ئەوە لەلایەن نوێنەرەکانی ئێمە و ئەو داخوازیەکرا و لەسەر داواکەی ئێمە ئەو مەسەلەیەکرا. خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە لەو لیژنانی کە تێدا کارمان کردووە لە هەموو لیژنەکان دەوری کاریگەرمان هەبووە. هەر بۆ نمونە لە ناو لیژنەی یاسایی بۆ نمونە بڕیارێکەیە لە ساڵی 2006 دەرچوو بڕیاری ژمارە 2 بۆ ژێڕانەوەی هەموو ئەو مڵک و زەوی وزارانەی کە لە سەردەمی ڕژێمی بەعس دەستی بەسەدا گیرا بوو لە ناوچە جێناکۆکەکان ناوچە پارتەکان ئەو بەشەکانی کوردستان کە دابراون لە هەرێمی کوردستان بە یاسای ژمارە 2 لە 2006 دەبوایە هەموو ئەو زەوی وزارانە بگەڕێنەوە بۆ خەڵکی مڵکدارە ئەسڵیەکانیان کە هەمووی زۆربەی هەر زۆریان کوردن بەوانەی کە مڵکی سەرفە و بەوەی کە ئەرازی زراعیە. بەڵام لە 2010 لە مانجی 2010 تەنیا مانجێک پێش هەڵبژاردننی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە بڕیاری ژمارە 13 ئەو قەرارە گۆڕاوە بە قەرارێکی تر کە تەنیا ئەوانەی کە مڵکی سرفە ئەبێ بگەڕێتەوە بۆ خاوەنەکانیان بەمەش نزیکەی 1,200,000 دۆنم زەویزاری زراعی کە بە پێی بڕیارەکەی ساڵی 2006 دەبوایە بۆ کورد بگەڕێتەوە بۆ خاوەنە کوردەکان بگەڕێتەوە ئەمە بەسەر هاوپەیمانی کوردستان بەسەر نوێنەرەکانی کورد کە لە بەغدا بوون بەسەریان تێپەڕیوە کە خۆشت دەزانی پرۆژە یاسایەکی لەو بابەتە دەبێت 3 خوێندنەوەی بۆ بکرێ و مناقەشە بکرێ و بەڵام بەسەریاندا ڕۆیشتووە. ئەوە ئێمە بووین ئەو مەسەلەیەمان جارێکی تر لە ناو لیژنەی یاساییەوە لە ناو پەرلەمان ئیسارە کردەوە کەوتمان ئەمە ناحەقیە بەرامبەر خاوەنە ئەسڵیەکانی ئەو زەوی وزارانی کە لەسەر بڕیاری سەدام دەستی بەسەداگیراوە. خاڵێکی تر هەر لەسەر کە باس لە مەسەلە یاساکانەکەم ئەوە لەسەر داوای ئێمە و پێداگری نوێنەری گۆڕان بووە لە لیژنەی یاسایی و لە ناو پەرلەمان کە ئێمە کارێکی وامان کرد بۆ پێکهێنانی یا هەڵبژاردننی دادوەرەکانی محکەمەی فیدرالی کە باڵاترین محکەمەیە لە عێراق و گەورەترین دەسەڵاتی هەیە کە ئەنجومەنی باڵای دادوەری هەرێمی کوردستان هەمان مافی هەبێ وەک ئەنجومەنی باڵای دادوەری عێراق بۆ دەستنیشانکردنی دادوەرەکانی محکەمەی فیدرالی دادگای فیدرالی. یەکێکی تر کە ئێمە بە شانازیەوە باسی یەکەین دروستکردنەوەی لیژنەی کاتی جێبەجێکردن و بە دوواداچوونی مادەی 140 ئەوەش لەسەر داوای ئێمە بۆ و ئێمە نامەمان نووسیوە بۆ ئەنجومەنی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران
و بە ئیمزای من و بە داوای من کراوە و لەسەر داوای ئێمە ئەنجومەنی بڵین لیژنەی کاتی جێبەجێکردن و بە دوواداچوونی مادەی 140 بڕیاری لەسەردرا کە ئەوانە هەمووی دەستکەوتی ئێمن کە پێمان وایە ئەگەر دەستکەوتێکی تر بوو کورد کرابێت من شتی نابم و لە هەر دەستکەوتێک کە بوو کورد بەدەست هاتبێ ئێمە نەک پشتیوانیمان کرد و بەڵکو ئێمە داکۆچیکەری سەرەکی بووین و ئێمە دەست پێشکەر بووین لەوە. سەرەتای قسەکانە بەس لەوە کرد کە لەو ڕێکەوتن نامەیە کە لە نێوان کوتلە سیاسیەکان بۆ دامەزراندنی حکوومەت سازدرا تا ئێستا زۆربەی زۆری ئەو خاڵانە جێبەجێ نەکراوە. ئەکرێت پێم بڵێ ینی لەبەرەوەی کە پێشتر دکتۆر فواد معسووم بەوتی کە زۆربەی زۆری جێبەجێ کراوە لەوانە مەسلەی پێشمەرگە مەسلەی بودجە ئەمانە کە خاڵی گرنگ و چارەسەر کراوە. تەنیا شتێک کە دیارە لای ئەوان زۆر گرنگە ئەوەی مەسلەی بودجەیە لە مەسلەی بودجەش هەروەکو سەتا حەفدەکە کە ماوەتەوە هەر ئەوە ماوەتەوە و ئێمە لە لیژنەی دارایی و بە شایەدی ئەو هاوڕێیانەی بڵین هاوپەیمانی کوردستانیش کە لێو بوون ئێمە خاڵ بە خاڵی مادە بە مادەی ئەو پرۆژە یاسای موازنەی عراقی ساڵی 2011 ئێمە خاڵ بە خاڵی ئەوەی پەیوەندی بە بەشی کوردستانەوە هەبێ ئێمە لە لیژنەی دارایی پێداگریمان لەسەر کردووە و هێناوانەتە ناو ئەنجومەنی نوێنەرانیش دیفاعمان لەوانە کردووە بەدەر لەوە لی هێزی پێشمەرگە ئێمە داوامان کردووە کە هێزی پێشمەرگە تەسلیح بکرێت تەدریب بکرێت و ببێ بەشێک لە داخوازەکانی کوردەوە وەکو بەشێک لە منزومەی دیفاعی وەتانی عراقی حسابی بۆ بکرێت و لەژێر عومرەتی سەرۆشی هەرێمی کوردستان بێ هەر بۆ نمونە کە باسی ئەوەت کرد من وەکو نوکتەش نەبێ کە باسی یەکەم ئێمە لە لیژنەی دارایی بووین و من زۆر پێداگریم کە لەسەر ئەوەی کە دەبێ سلفەکان بدرێ بە سەرۆکی هەرێم و ڕێگەی سەرۆکی هەرێم و سەرپەرشتی هێزەکانی کوردستان بکرێت بەڵام ئەوە من لەوێ ئیزافەیەکم داوا کرد کە ئەمەش ببێ بە بەشێک لە منزومەی دیفاعی وەتانی بۆ مەسلەی تەدریب و تەسلیح بۆ ئەوەی وەک چۆن هێزەکانی نظامی عراقی سوپای عراق چەکی ئەدرێتێ و تەدریبی پێکرێ و پارەی ئەدرێتێ و یارمەتی ئەدرێ هێزی پێشمەرگەی کوردستانیش و هێزی سنووریش بەو شێوەیە بێت بەڵام هەندێک لە برادەرانی هاوپەیمانی کوردستانی وایان لە قەڵم داوە ئێمە وا وێناشێشە کە گوایە ئێمە نامانەوێت هێزی پێشمەرگەی کوردستان بمێنێ بەڵام ئەو ئێمە بووین لەوێ پێداگریمان کرد هەر خاڵێکی تر لەناو لیژنەی دارایی کە باسمان کرد لەوە بوو کە وتمان باوێنەیەکی جوانی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی نوێنەران ئێمە وێنابچێشین ئەویش ئەوە بوو کە خۆیان عەرەبەکان داوایان کردووە کە لە پرۆژە یاساکە هاتووە کە دەبێ هەموو وەزارەتێک حساباتی ختامی لە کۆتایی هەموو مانجێک بدا بە وەزارەتی دارایی بۆ ئەوەی پارەی مانجی داهاتی بدرێتەیە ئێمە داوامان کرد کە لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە هەموو وەزارەتێک لە کۆتایی مانگ حساباتی ختامی بدا بە وەزیری دارایی هەرێم نەک وەزیری دارایی بەغدا بۆ ئەوەی ئێمە ژوێنەی چوان نیشان بدەین کە گوایە ئێمە لە کوردستانیش وەکو ئەوان بەتەنگ ئەوەوەین کە دەبێت حساباتی ختامی بە ئینجا پارێتری بۆ بدرێ هەموو ئەوبرایانەی هاوپەیمانی زۆر دژی ئەوە وەستان وتیانەوە دەیانەوێت پارەکەمان لێ بسەنرێ و بدرێتەوە. باشە کاک شۆڕش ئێوە خاڵانی کە جێبەجێ نەکراون لەو ڕێکەوتە خاڵانی کە جێبەجێ نەکراوە مەسەلەن زۆر کێشە هەیە مەسەن یەک لەوانە جێبەجێکردنی مادەی 130 لەوەکو پێم وتیە نیە من نزیکەی ساڵێک ئەوان پێیان وایە ئەو کێشەیە سیاسیەن چارەسەرەکەی بەڵێ ئێمە پێمان وایە زۆر جار ئەوان لە میدیاکان بۆ ئەوەی کە سرنجی یا سۆزی خەڵکی کوردستان بەلای خۆیان ڕاپێشن باس لەو شتانە دەکەن بەڵام لە ڕاستیدا هیچ هەنگاوێکی عملی ئەو تۆ نەنراوە بۆ ئەوەی لە ڕووی سیاسیشەوە ئەوە چارەسەر بکرێت ئەوە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان کە پێمان وایە دەبێ مادەی 140 وەکو لە دەستور هاتووە جێبەجێ بکرێت بەڵام هاوتەریبی جێبەجێکردنی مادەی 140 دەکرێت ئێمە لایەنە عراقی و تورکمانی و عەرەبەکان دڵنیا بکەینەوە لەوەی کە ئەگەر ئەوان بێنەوە سەر هەرێمی کوردستان مافەکانیان پارێزراو دەبێت و هەموو شتێکیان لە کوردستان باشتر دەبێت لەوەی لە بەغدا هەیە بەڵام ئەوان بە کاری خراپی ئەمەیە لەو ماوەی کە ئێوە لێرەن یعنی هەستان بەچی کردو ئەو ڕێگریانە چین کە لە بەردەم جێبەجێکردنی 140 وەستاوە بەداخەوە زوربەی زۆری ئەو بڕیارانە یا ئەو پرۆژە یاسایانە یا ئەو خاڵانەی دەستور کە هەیە لە ناو دەستوری عراقی و ئێمە وەکو نوێنەرانی کورد لە بەغدا دەبێ پێداگری لەسەر تەرجمەکردنی ئەو خاڵانە و بەندانی دەستور و مادانی دەستور بکەین بۆ سەر ئەرزی واقع بۆ ئەوەی کورد ئیسیفادەی لێ بکات یەک لەوانە مادەی 130 بەڵام هەموو ئەوانە بە تەوافقی سیاسی دەبێت بەڵام بەداخەوە نوێنەرەکانی تری کورد لە بەغدا لەگەر ڕێزم ینی وا ئێمەوەی ئێمە ملاحەزەمان کردو ئەوەیە وا ئەزانن تەوافقی سیاسی تەنیا لە دابشکردنی پلە پۆستەکانە نەک ئەوەی کە هەندێ کارتی فشار بەکاربێنن لەسەر لایەنەکانی تری عراقی بۆ جێبەجێکردنی ئەو مادە دەستوریانی کە پێویستە لە قازانجی خەڵکی کورد کامانن ئەو کارتە فشارانی کە کورد ئەتوانێ بەکاری بێنێ بۆ جێبەجێکردنی کوردەوەیە کە ینی هەموو لایەک لەسەر ئەوە متەفقن کە بەبێی کورد
نە حکوومەتی عراقی هەیە و نە دەوڵەتی عراقیش دەبێت ینی دەبێت دەوڵەتی عراقی بەشێکی سەرەکی لە پێکاتی دەوڵەتی عراقی لە پێکاتی حکوومەتی عراقی کوردە یعنی نابێ ئێمە بە هەموو شتێکی ئەوان ڕازی بین و ئێمە خۆمان وا نیگا بکەین خۆمان وا نیشان بدەین کە ئێمە بە هەموو شتێکی ئەوان ڕازیە بین بەڵکو ئێمەش دەبێت لەو شوێنی کە پێویست کە کارتی فشار بەکاربێنین بە هەموو شتێکی ئەوان ڕازی نەبین تەنیا بۆ هەندێک پلە و پۆستی وەزاری یا هەندێک پلە و پۆستی تر هەمانە ئێمە لەسەر بڕیارەکانی ئەوان ڕازی نەبین و هەندێک جار هەندێک هەڕەشە پێویستە بیکەین بۆ ئەوەی کە داخوازەکانی خەڵکی کوردستان جێبەجێ ئێوە لە مەسەلەکانی تایبەت بە کوردستان و هەرێمی کوردستاندا هاوڕان لەگەڵ هاوپەیمانی کوردستان و ئێتلافی کورد لە کوردستانیەکان مەسەلەکانی تایبەت بۆ نمونە مادەی 140 مەسەلەی بودجە مەسەلەی گرێبەستە نەوتیەکان و چارەسەرکردنی ئەو کێشەی نەوت لە بینی هەرێم و بەغدادا بەڵێ ئێمە ئەوانە بە ئەولەویاتی کاری خۆمان دەزانین یعنی ئەو مەسەلانەی کە پەیوەندی بە کێشە هەڵپەسێراوەکانی نێوان هەرێم و بەغدادا هەیە ئێمە ئەوانە بە ئەولەویاتی کاری خۆمان دەزانین و هەمیشە کار بۆ ئەو دەکەین و بەرنامەی کارمان لەسەر ئەساسەدا دەڕێژین کە ئەوانە جێبەجێ بکەینێنێ ئەوە شتێک نییە بەڵام ئێمە کاتی خۆی کە ناوی ئێتلافی فراکسیۆنی کوردستانیەکانیش بووین ئەوەمان بە ڕاشکاوانە باس کردو و توانە ڕاستە ئێمە لە بەغدا پشتیوانی بۆ نمونە لە بەشە بودجێ هەرێمی کوردستانی 170 دەکەین بەڵام دەبێت ئەم بەشە بودجێ کە دێتە خەڵکی کوردستان ئەو 170 بێتە بەردەمی پەرلەمانی کوردستان و شەفافێتە بێت لەوەی کە ئەو بودجێ چۆن سەرف دەکرێت لە بەردەستی چیە و بەرنامەی سەرفکردنی چۆنە کە باز لە هێزی پێشمەرگەی کوردستان دەکەین بێگومان ئێمەی بەرگری کار بەرگری کرد لە هێزی پێشمەرگەی کوردستان و دەمانەوێت هێزی پێشمەرگەی کوردستان سمعەیەکی زۆر باشی هەبێت لە عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان بە هەموو ئەو ئیمتیازاتانی کە سوپای عێراقیەتی هێزی پێشمەرگەی کوردستانی شەی بێ بەڵام ئێمە دەمانەوێت هێزی پێشمەرگەی کوردستان فعلەن هێزی پێشمەرگەی کوردستان بێ هێزی حیزبەکان نەبێ پێشمەرگەی حیزبەکان نەبێ بۆ سەرکوتکردنی نیارەکان بەکارنەیە کە باز لەو شتانە دەکەین ئێمە ئاوا کە باز لە بڵین عەقدەکانی نەوت دەکەین بێگومان ئێمە دەمانەوێت کوردستان ژێرخانی ئابووری بەهێزی هەبێت بێگومان ئێمە بە حەقی خەڵکی کوردستانی ێزانین کە حەقی تەنقیب و ئیستیخراج و ئینتاجی نەوتی هەبێت بەڵام ئەو عەقدە نەوتانی کە کراوە نابێت ئێمە لەگەڵ ئەوە نین ئەو عەقدە نەوتانی کراوە لە ژوور تاریکەکان و بەبێ ئاگاداری پەرلەمانی کوردستان و خەڵکی کوردستان باری خەڵک ئێوە داواتان کرد کە لیژنەیەک پێک بهێنرێ بۆ ئەوەی سەردانی سلەیمانی بکەن بەڵام هاوپەیمانی کوردستانیاڵێن خۆت جۆرەها لیژنەی هاوشێوە پێکاتوە لە پارێزگاکانی تری عێراق بەڵام پەرلەمان نەیتوانیوە هیچ بکات کەواتە ئەگەر لە کوردستانیش بەهاتنایە نەیان نەتوانی هیچ بکەن لە پەرلەمان بۆچی ئێوە هەوڵتاندا ئەم لیژنەیە دروست بکەیت کە ئەزانن کە پەرلەمانی عێراقی ڕەنگە نەتوانێت شتێک فەرز بکات بەسەر هەرێمی کوردستاندا نا ئەوە نییە مەسەرە پەرلەمانی عێراق ناتوانێت شتێک فەرز بکە ئەگەر ئەو لیژنانی کە دروست کراوە تا ئێستا بۆ ئەو پارێزگایانی کە خەڵکی تێدا کوژراوە کە پەلامارداری پەلاماری خۆپیشاندەران درراوە لیژنەی تحقیقی چووە لیژنەکە هاتوتەوە لە پەرلەمان راپۆرتەکەی خۆی نووسیوەتەوە یعنی وچە نەزەرێکی وای لە ناو پەرلەمان دروست کردووە کە خەڵک بزانێت چێ پێشێلکارە چێ تاوانبارە بەڵام دەسەڵاتی بڵین دادگایی کردن یا دەسەڵاتی سزادانی تاوانبارانی نەبووە ئەمە شتێکی ترەخ و ئێمە داوامان نەکردو پەرلەمانی عێراق بێ سزای حکوومەتی هەرێمی کوردستاندا بەڵام ئێمە داوامان کردو کە لیژنەیەکی بێلایەن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە خۆیان لەوێت 43 ئەندام پەرلەمانیان هەیە جێگری سەرۆکەکە لە خۆیانە ئەمە بێتە سلێمانی هاوشێوەی پارێزگاکانی تر کە خەڵک شەید کراوە خەڵک بریندار کراوە و مافی مرۆڤ پێشێل کراوە لیژنەیەکی بێلایەن بێت لەوێ بێتەوە لە پەرلەمانی عێراق باسی ئەو کە پێشێلکاریەکان چییە و تاوانبار چییە و چێ تعداد دەکرێت ئێوە بۆچی ینی بۆ تاوانبارەکرێن کە پێتان خۆشە لە بینی دوو کەوانە عەرەبە شۆڤێنیەکان و باسیەکان چەپڵەتان بۆ لێدەن کە بە ناشرینی باسی هەرێمی کوردستان بکەن ئەمە یەکێکە لە شتانی ڕێزم بۆ قسەکەی تۆ هەیە ئێمە وەکو عەرەب بڵێ جوملەتەن و تەفسیلن ئەوە ڕەت دەکەینەوە و ئێمە بە هیچ شێوەیەک نە هەوڵی ئەوەمان داوە نە هەوڵی ئەوە دەین و نە ئەوەشمان ویستووە وەکو باسم کرد ئێمە هەمیشە گوتومانە ئێمە دەمانەوێت لە کوردستانیش برابین لە بەغداش برابین بەڵام ناکرێتەوە لە کوردستان وەکو دوژمن تەماشا بکرێ و لە بەغدا بڵێ کاکە تۆ قسە مەکە و هیچ مەکە لە بەری وەزای کوردستانە و ئەو عەرەبانەی کە ئەوان باسی دەکەن کە بەداخەوە زۆر جار لە میدیاکانی خۆیان چاواشەی ڕای گشتی کوردستان دەکەن و من نەمدەویست ئەم قسەیە بکەم بەڵام چونکە ئەوان ئەوەندەیان کردو و تۆش لە من دەپرسی بۆیە ناچارم ئەوە بڵێم ئەو عەرەبانێک کە ئەوان باسییان دەکەن ئەو عەرەبانن کە ئەوان ئیتیفاقی سیاسیان لەگەڵ کردوون ئەو عەرەبانە ئەوانن کە هێناویانن کردویانن بە
سەرۆکی ئەنجومەنی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و کردویان بە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و کردویان بە جێگیری سەرۆک کۆمار و ئەوانن دەنجیان بۆ داون ئەوان ئیتیفاقی سیاسیان لەگەڵ هەیە ئێمە لێ ئیتیفاقێکی سیاسی لەگەڵ ئەوان نەبووین و هەر بۆ نمونە کە ئەوەت باس کرد زۆر جار باسی ئەوە دەکرێت کە گوایە ئێمە لەگەڵ ئوسامە نجێفی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران گوایە تەعاون دەکەین و بەیانیان کۆ ئەبینەوە بەڵێ من هەر بۆ مێژوو دەیڵێم و مەسئولم بەرامبەر ئەو قسەی خۆ من یەکەم جار لە ژیانم ئوسامە نجێفیم دی لە پەرلەمانی بەغدا پار کە وێنەیان گرتین و پرسیارم لەکەم ئەم وێنەیەمان بڵاو دەکەنەوە زۆر بە پێکەنینەوە وتیان کاکە ئێمە پێرە لای سەرۆکی هەرێم لە مەسیف داوەت بووین و داوەتی شخصی بووین لە ماڵ و بارگاکەی ئەو یعنی ئێمە یەکەم جار کە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانمان دیوە دوو ڕۆژ دوای ئەوە بۆ کە میوانی سەرۆکی هەرێم بوون و سەرۆکی ئەنجومەنی نوێنەران ئەوان دەنجیان بۆ داوە و ئەوان داوایان کردو لەسەر ئەساسی ئەو ئیتیفاقی ئەوان کراوە یعنی بۆ کە ئەوان ئیتیفاقی سیاسیان لەگەڵ دەکەن بۆ ئەوان کە چەپڵیان بۆ لێدەن بۆ ئەوەی ئەوان هەموو پلۆ پۆستەکانیان لەگەڵ بەشەکەن ئەوان لەگەڵ عەرەبی شۆڤنی تەعاون ناکەن بەڵام ئێمە کە مەسەلەیەکی حەق لە سلێمانی باسەکەین پارلەمانتارێکی خاوەن ویژدان پشتیوانی لە داواکانی خەڵکی کوردستان دەکات ئەمە بە ناشرینکردنی ئەتەجروبەی هەرێم و بە ناشرینکردنی دەموچاوی کورد دەبێت لە بەغا. باشە تۆ پێت وایە ئەتوانن ئێوە لەگەڵ ئێتیلافی کورد لە کوردستانیەکان بۆ نمونە هەردوو حیزبە ئیسلامیەکەش لەنە ئەو ئێتیلافەدان ئێوە بۆچی ناگەڕێنەوە ناو ئەو ئێتیلافە بۆ ئەوەی یەک دەنگ بن لە چارەسەرکردنی کێشەکاندا؟ ئەوە مەسلەیە کە ڕەنگە و مەسلەیەکی جیاواز بێت لەوەی کە ئێمە باسی دەکەین چونکە ئێمە ئینسیحابکردنمان یاخۆ بڵێکشانەوەمان لە ئێتلافی فراکسیۆنە کوردستانیەکان کاتی خۆی لەسەر ئەساسی ئەوە بوو ئێمە کە چوینە ناو ئێتلافی فراکسیۆنە کوردستانیەکانیش بەشداربوونمان لەوێ و ئیمزاکردنمان لەسەر پەیڕەوی ناوخۆ داواکاریەکانی خەڵکی کوردستان بۆ پێکێنانی حکوومەتی عێراق مەرزدار بوو بەوەی کە کێشەکانی هەرێم چارەسەر بکرێت وەکو سەرەتاش ئاماژەم پێکرد یعنی ئێمە بەڵێنماندا بوو و ئیمزاشمان کردبوو لەوەی کە ئێمە پشتیوانی لە هێزی پێشمەرگەی کوردستانەکەین لە بەغدا چونکە هێزی پێشمەرگەی کوردستان بە خەڵکی کوردستانی ئەزانین ئێمە بە مەرجێک ئەم هێزی پێشمەرگەیە فعلەن وەلایی بۆ خاک و بۆ نیشتیمان بێ هێزی پێشمەرگە لەبەر چاوی خەڵک خۆشەویست بێ بەوەی کە ئەمە داکۆشیکەرە لە خاشی کوردستان و لە خەڵکی کوردستان بەڵام ئێمە هێزێکی پێشمەرگەی کوردستان ببینین کە ئەوان گومانیان لە یەکێک بێت کە تەنها لە هەڵبژاردن دەنجی ڕەنگە بە گۆڕاندا بێت ئەوان دەریکەن و نانی ببڕن هێزێکی پێشمەرگەی کوردستان ببینین کە ئەوان بۆ سەرکوتکردنی خۆپیشاندەران بەگشت خەڵکی کوردستانی دابکەنەوە بدەدژی نارەکانیان بەکاری بێنن ئێمە وتمان ئێمە ناتوانین داکۆچی لەو مەسەلانە بکەین ئەگەر ئێوە لە کوردستان ئەو کێشانە چارەسەر نەکەن. کەواتە ئەو کێشانەی هەرێمی کوردستان کاریگەریە بێ بۆ چارەسەرکردنی کێشەکان لە بەغدا؟ بێگومان ئەگەر ئەو کێشانەی هەرێمی کوردستان چارەسەر بکرێ و هەموو کورد لە بەغدا یەکدەنگ بێلەوە بێگومان ئەمە بۆ دۆزی کورد بۆ دوار ڕۆژی کورد باشترە بەڵام ئەوە ئێمە نین ئەو مەسەرەی ناکەین ئەوە ئەوانن کە ئەوەندە بەتەنگ ئەوە نین کە کێشەکان لە کوردستان چارەسەر بکرێت بۆ خۆشببختی ئێستا و هەوڵێک لە ئارادایە بۆ هیوایم و ئومێدم وایە کە ئەم هەوڵانە سەر بگرێ و جارێکی تر ئۆپۆزیسیۆن و دەسەڵات بە یەکەوە دابنیشن و بە پرۆژەیەکی هاوبەش بۆ چاکردنی بار و زروفی کوردستان و بۆ چەسپاندنی بنەماکانی دیموکراسی لە کوردستان کار بکەن ئەگەر ئەوە بکرێت بێگومان بۆ ئێرە باشترە بەڵام ئێمە دەمەوێت تەکی لەسەر ئەوە بکەمەوە لە حاڵەتێکا کە لە ناوی تای فراکسیۆنە کوردستانیەکانیش نەبووین ئێمە هەر کاتێک پێویستی کردبێ بۆ داکۆچیکردن لە داواکاریەکانی خەڵکی کوردستان ئێمە پێشڕە بووین تێدا و ئەو نمونانەی کە پێشترش باسم کرد و ئاماژەم پێکرد باشترین دەلیل بۆ قسەی ئێمە. بەڵێ سەبارەت بە هەر بە کێشەکانی هەرێمی کوردستان یعنی ئێوە بۆچی هەوڵ نادەن ئەم کێشانە لەوێ چارەسەر بکرێت نەک لێرە زۆر جار هاوپەیمانی کوردستانی دەڵێت ئۆپۆزیسیۆن ئەیەوێت کێشەیەکی بچوو گەورە بکات خۆ زۆر جار ڕەنگە ئەو کێشەیە بۆ ئەوەی ڕای گشتی بۆ لای خۆی بەرێت کێشەکە مستحقی ئەو گەورەکردنە نەبێ پێت وایە ئێستا ئەم کێشانەی کە هەیە کە لە کوردستان کە ئێوە باسیەکەن کێشەی وا گەورن کە ئێوە لێرە یەکدەنگ نەبن لەگەڵ یاخود لە یەک فراکسیۆن لە یەک ئێتیلافانە بن لەگەڵ ئاینی ئێمە بە شتەکان کە باز لە کێشەی بچووک دەکەن ئێمە لای ئێمە پێمان وایە خوێن ڕشتن خوێن ڕژانی هاوڵاتیەک کوشترانی هاوڵاتیەک سەرکوتکردنی خۆپیشاندان پەلاماردانی بڵێن کەسایەتیەک چالاکوانە لە بواری مەدەنی کە پەلاماردانی ڕۆژنامە نووسان ڕێگرتن لە بەردەمی ڕۆژنامە نووسان ئێمە ئەوانە ئەگەر لای ئەوان کاری بچوک بێ لای ئێمە کاری زۆر گەورن ئەگەر لای ئەوان پێشێل کاری بچوک بێ ئەوە نەهێنێ لە بەغدا باسی بکەن لای ئێمە ئەمانە شتی زۆر گرنگن جیاکردنەوەی دەسەڵاتەکان عەدالەتی کۆمەڵایەتی هەموو ئەوانە لای ئێمە زۆر شتی گرنگن
و دەمانەوێت چارەسەر بکرێ و ئەوە بەدەست ئێمە نیە ئەمە بەدەست کوردستانە کە ئەوان لە کوردستان ئامادە نەبوو بن ئەمە جێبەجێ بکەن ئێمە لە بەغدا بە ئێمە ناکرێت ئەوە لە کوردستان چارەسەر دەکرێت بەڵام تاکو لە کوردستان چارەسەر نەکرێت کار و کردەوەی ئێمە بۆ بەیەکەوە کارکردن ڕنگدانەوەی شێوەی کارکردنی دەسەڵاتە یا شێوەی معاملەکردنی دەسەڵاتە لەگەڵ ئۆپۆزیسیۆن